بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێ عزیزانم کارزان مەحمودم خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی سۆدوی 147 هاتمەوە خزمەتی ئێوە یاز و خۆشەویست. لە کابینە یەک لە دوایەکەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەمیشە دەسەڵات لە بانگەشەکانیدا بانگەشەیەوەی کردووە کە خۆشگوزەرانی بۆ هەرێمی کوردستان و بۆ تاکەکان فراهەم دەکات، خزمەتگوزاری بۆ تاکەکان فراهەم دەکات. بەڵام دوای هەموو هەڵبژاردنەکان دەرکەوتووت کە دەسەڵات تا چەند خۆشگوزەرانی و ئاوەدانی بۆ هەرێمی کوردستان فراهەم کردووە. هاوڵاتیان هەمیشە لە کابینەیەک لە دوایەکەکان ناڕازی بوون سەرڕایەوەی کە خۆشگوزەرانیان دابین نەکردووە لە حکومڕانی و لە ئیدارەدانی هەرێمی کوردستان دەیان هەڵی گەورەیان هەبووە. بۆچی دەسەڵات خۆشگوزەرانی بۆ هەرێمی کوردستان بۆ تاکەکانی دابین نەکردووە؟ هەروەها لە ئێستادا کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک کاندیدی بەهێزی کاندید کردووە، کارنامەیەکی خستووەتە بەردەمیان و بۆ ئەوی کە لە پەرلەمان ئیشی لەسەر بکەن. یەکێک لە بەرگە سەرەکیەکان لە کارنامەی کۆمەڵی دادگەری کە ئاماژەی پێ کردووە پرسی خۆشگوزەرانی و ئابووریە بۆ هەرێمی کوردستان. کۆمەڵی دادگەری دەڵێت من ئێستا لە دەرەوەی کابینەکاندا هەمیشە ویستومە خزمەت بە تاکەکان لە هەتیوان و هەژاران و نەخۆشام بکەم. ئەگەر بستمە ناو پەرلەمان و ناو حکوومەتەوە بە حەزمێکی گەورەتر لەوەی کە ئێستا هەیە دەتوانین خۆشگوزەرانی بەیاسا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان فراهەم بکەین. حکوومەت مولزەم بکەین لە ڕێگەی پرۆژە یاساکانەوە بۆەوەی کە خزمەتگوزاری ڕێگەوبان و تەندروستی و هەروەها دەیان جۆری خزمەتگوزاری دیکە فراهەم بکەین. ئەمانە و چەند پرسێکی دیکە گفتوگۆ دەکەم لە سۆدوی 147 لەگەڵ میوانە بەڕێزەکان هەرێکە لە بەڕێز مامۆستا سەلمان کۆچەری کاندیدی ژمارە 11 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە سەر لیستی کۆمەڵی دادگەری، هەروەها بەڕێز بیلال زەنگەڵ کاندیدی ژمارە 24 هەم دیسان لەسەر لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 لە بازنەی سلێمانی. میوانە بەڕێزەکانم بەخێر بن سەرچاو. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ دوو گەنجی بە توانایی دەڤەری ڕاپەڕین لە ستۆدیۆی 147 گفتوگۆ دەکەین لەسەر خزمەتەکان. بەخێر بن. مامۆستا سەلمان با بێمە لای تۆ. ئێمە باس لە نەبوونی خۆشگوزەرانی بۆ تاکەکانی هەرێمی کوردستان دەکەین. لە پێشەکەش ئاماژەم پێکرد کە بانگەشەی یاخود تۆپیکی بانگەشەی لانی دەسەڵات هەمیشە ئارامی و هەلیکار یاخود خۆشگوزەرانی و خۆ بەدەستەوە نەدان و کۆمەڵێک لەم چەمکانە بوون. بەڵام لە 5 کابینەی ڕابردووی لە 9 کابینەی ڕابردووی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵات توانیوێتی ئەم قسانی لە کاتی بانگەشەدا ئاماژان پێدەکات لە ئەمری واقعتا جێبەجێیان کە هاوڵاتیان لە دەسەڵات ڕازی بوون تا جارێکی دیکە ئەم بانگەشانە بێنەوە سەر مێزی گفتوگۆ. دەستخۆش زۆر سپاس کارزان ئەتۆش وەکو پێشکەشکارێکی بەتوانە هەری دەفەری ڕاپەڕین کەیف خۆشین لێرێکتر دەبینیەوە. دیارە هەرێمی کوردستان لە ماوەی حکومڕانیەک هەیە 32 ساڵ حکومڕانی حکومڕانیەکی ڕەشیدمان نەبووە. ئەو حکومڕانەی هەبووە حکومڕانیەکی دابەشکاری جوداخوازی پاوانخوازی لەسەر ئەساسی مەساڵحی تاک بنیاتراوە. بۆیە لەسەر میزاج حکومڕانی کراوە لە هەرێمی کوردستان. حکومڕانی میزاج و مەساڵحیش وایە کە هەمیشە گرفت قەیران لە دوای قەیران دێنێتەکایەوە. لە ساڵی 1992 هەرێمی کوردستان لە جیات ئەوەی دامەزراوەکان کارا بکات لە جیا ئەوەی مؤسساتی بەتوانە مؤسساتی کارکردنی خۆبەڕێوەبەری دروستکە هاتن جارێ هیچیان نەکرد جۆرێک لە شەڕی ناوخۆیان بەرپا کرد، دوو زۆنیان دروست کرد، دوو هەرێمیان دروست کرد، دوو زاراوەیان دروست کرد، وشەکانیشیان لێک جیا کردەوە. اینجا خەڵکێکی زۆریشیان جەرەکوستاو کرد. بۆیە ئەمە لە ئەنجامی نەبوونی حکومڕانیەکی ڕەشید و خەڵکی دووسۆز و خەڵکی نیشتیمان پەروەر و خەڵکی پاک لە ماوەی حکومڕانیدا کە بە زۆرینە خەڵکێکی چەوسێنەر زۆردار میزاجی حکمی کردووە. بۆی لە ماوەی ئەم ساڵە حکومڕانیانەدا بەداخەوە ساڵ دوای ساڵ قەیران دروست بووە نەخۆش بەڵێ ئەوەی کە دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگە بەپار ئەو پەندەکوریە ڕێک بۆ حکومڕانی هەرێمی کوردستان زۆر کونجاوە. اینجا خراپترین شت کە لە هەرێمی کوردستان ئەو حکومڕانیە دروستی کرد لە جێ ئەوەی قەیرانێک چارەسەرکە کە دروست بوو قەیرانی کەڵەکە بووی تر هاتەکەیەوە. لە جێ ئەوەی خەڵک فێری ئیشکردن و هەلی کار و دروستکردنی ڕەخساندنی کار و دامەزراندنی بۆ منە ناوچەی پیشەسازی و مەعمەلات و کارگە و بەهێزکردنی سێکتەری کشتتوکاڵی
هاتن خەڵکیان لەوانە هەمووی دابڕی خەڵکێکی زۆریان کردە موچەخۆ دواتر هاتن بینیان ئێمە بووینە نیشتیمانێکی بەس بەکارهێنەر ئەنی خەڵکیان تەمبەڵ کرد خەڵکیان لاواز کرد خەڵکیان بێ ئیرادە کرد هەموو ئەوانیان کرد ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە سای ئەم حکومڕانیە زۆردار و دەتوانین بڵێ حکومڕانی میلیشیایی میزاجی یعنی تاکڕەوی ئەم شێوازە حکومڕانیە لە هەرێمی کوردستان وای کرد تا ئێمە بووینە خاوەن زیاتر لە چل قەیران ئێستا لە هەرێمی کوردستان بەرەوکی خەڵکی گرتووە. زۆر باشە دواتر باسی ئەم چل قەیرانم بۆ بکەن کە چی کاک بیلال تۆش بەخێر بە ئێستا چاوم دەشتان ساغ بێت. هەموو ئەوانەی کە مامۆستا سەلمان ئاماژەی پێکرد لە ماوەکانی ڕابردوودا لە کابینەیەک لە دوایەکەکاندا وڵاتیان گلەیان هەبووە نەبوونی ئاو نەبوونی کارەبا نەبوونی ڕێگەوبان ڕۆژانە دەبین لەو ڕێگەی ڕانیە سلێمانی ڕێگەی کەلار ئەم هەموو قەیرانێک لە دوایەکانە لە هەرێمی کوردستان سەرباری ئەوە هاوڵاتیان بوون بە دوو بەشەوە بوون بە سێ بەشەوە بەشی هەرە زۆری بایکۆتی هەڵبژاردنەکان دەکەن بەشێکی دەنگ بە دەسەڵات دەدەن بەشێکی کەمی دەنگ بە لایەن ئۆپۆزیسیۆن دەدەن. ئەم هەڵبژاردنێکی ئێستا لە پێشمانەکە ئەڕا سەرپەرشتی دەکات تاک ئەوەندە هۆشیارە ئەم دەرفەتەی لە دەست نەدات یاخود ئەو دەرفەتە بقۆزێتەوە بۆی کە سزای دەسەڵات بدات. سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ ئەم بەرنامە جوانە کاخازانگیان سپاس دەکەم. تاک دەبێ هۆشیار بێ نەک هۆشیارە تاک یعنی لە وڵاتێکدا کە بژی کە حکوومەتێک ئیدارەی تۆ بکە ناکرێت تۆ بەرامبەری هۆشیار نەبی ئەمە پرسیارەکە تاک بۆ نابێ هۆشیار بێ دەبێت تاک ببینێ لە ساڵی 1992 تاوەکو ئێستاکینەی ئەم جۆرە حکومڕانیە ئەم جۆرە دەوڵەتداریە ئەم جۆرە لە بەڕێوەبردن و ئیدارەدانی وڵات لە خۆیان بپرسێ ئیدارەدانێکی باشە بێگومان لە هەر کەسێکیان بپرسی دەڵێن نەخێر لە خۆشیان بپرسید دەتوانم بڵێن نەخێرەوانی کە ویژدانیان زیندووە کەواتە تاک ناکری هۆشیار نەبێ هەموو کەسێک دەتبایی ئەوەندە هۆشیاری هەیە کە ئەم جۆرە لە حکومڕانیە جۆرە لە حکومڕانیەکی فاشیلە جۆرە ینی بە کەڵکی دەوڵەتداری بە کەڵکی بەڕێوەبردن بە کەڵکی ئیدارەدان نەهاتوون ئەمە سەلمان دویانە بۆیە ناکرێت تا هۆشیار نەبێ بەنسبەت ئەوانەی کە دەنگ نادەن بەڕاستی جێگای داخە کەسانێک هەبێت لەم تۆ بڵێ من حەقی هیچم نییە دەزانی من هەمیشە قسەیەک دەکەم مەسئلەی بایکۆتکردن ئەم بایکۆتکردنە هەڵوێز نییە بەیانی هەموو تاکێک هەموو دەنگدەرێک وشار بێ ئەمە لە وڵاتێکدا کە هەڵوێستە ڕێز لە دەنگدەگیرانەکە بگیرێت نەک لە وڵاتێکدا ئەگەر 100 کەسیش بچێت هەر ئەم 100 کورسیە هەر دەبێت دابدرێت کەواتە هەڵوێز نییە ئەمە ئەگەر وەربگرین 150 یاخود 160 ئەو خەڵکی کە دەنگ نادا ئەم 160 و ئەم 150 کە دەنگ نادا ئەوان خەڵکیان کردووە بە زۆرینە بۆ نمونە ئەگەر 150 خەڵک بەشداری دەنگدانی کرد بێ ئەگەر وابێت هەر چەند کەمترە باشە باسی 45 وار کەمتریش دەکەم بەڵام تۆ بڵێ 150 خەڵک دەنگی داوە لەم 150 بە تەکید 130 ڕەنگە دەنگی ئەگەر دەنگی بەوان دابێت ئەی کەواتە ئەوان بۆ 130 نەبوون بە زۆرینە بەو 150 کە نەچۆتە دەنگدان بوون بە زۆرینە بۆ 150 چونکە ئەم 150 لە دژی ئەوان دەنگ بدە ئەم 120 کە دەنگی داوە دژی ئەوان ئەمە 170 کەواتە 170 خەڵک دژی ئەم جۆرە ناحکومڕانیە کە بۆیە ئەمە زەرەرەکەی زیاترە کە دەنگ نادەی نەخود دەنگ بدەیت چونکە بێدەنگیش دوجار بۆ خۆی دەنگە لە مەسلحەتی ئەوە باش تاک هۆشیارە ئەمە دەزانێت بۆ هەڵبژاردنە ئەرکی چێ خۆ دەسەڵات هەمیشە بە زۆرێک ئیشی کردووە کە تاک ناومێت بێت تاک زۆرێک لە خۆ پراوێزخستنی لێ پرسە سیاسیەکان تێدا بەدی دەکرێت ئێستاش دەسەڵات بە زۆرێک لە جۆرەکان هەمیشە وای کردووە کە وا لە تاککە بکشێتەوە بۆی ئەو کەمینەی کە لە پشتێتی بتوانن ڕای بگرن بەڵام ئێوە وەکو گەنجان ئێوەکو کاندیدانی کۆمەڵی دادگەری یاخود حزبە ئیسلامیەکان بە شێوازەشی گشتی توانی ویانە ئەم بەرچاوڕۆشنیە بە تاک بدەن کەم هەڵبژاردنە بە تایبەت ئەم هەڵبژاردنە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ڕاستە پەرشتی دەکە هەڵبژاردنێکی جیاوازە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو هەڵبژاردننی ئاوا نەکراوە و احتیمالی هەیە لە داهاتووشدا هەڵبژاردننی ئاوانێتەوە پێش ئەوەندەی ئێمە تێبینی دەکەین ئەلحەمدولیلا ئەم جارە تاک زۆر هۆشیارترە کۆمەلگا هۆشیارترە دەزانێ کە ئەم جۆرە هەڵبژاردن لە ژێردەستی ئەوەندانە و کۆمەڵێک گۆڕانکاری بەڕێوەیە وەک دەسەڵات کۆمەڵێک ترسی لێنیشتووە لەبەرەوەی خەڵکێکی زیاتر بە دڵنیاییەوە دەیهوێ بەشداری بکە و خەڵک لەوە تێگەیشتووە کە نەچوون بۆ سەر سندوقی دەنگدان لە مەسلحەتی ئەوانە تا ڕادەیەکی زۆر دەتوانم خەڵک بڵێم هۆشیار بۆتەوە لەو بابەتە و ئەوەی کە ڕابردوش نەچووە بەڕاستی
کارێکیان کردو خەڵک بێزار بێ بۆیە هێشتا خەڵک وردە لەوە حاڵی بووە کە دەسەڵات ئەوەی کە دەیکا بە مەبەست دەیکا بۆ ئەوەی خەڵک نەچێتە دەنگدان لە مەسلحەتی ئەوان تەنها یەک نمونەت بۆ بجێڕمەوە تەمان لە چوارچەوەی گەڕانەکانم لە کاتی بانگەشەدا لەو دوو شەوەی ڕابردوو چوینە ماڵێک ئەو لە ماڵەکە کوڕەکەی چوینە لای وتی لایەنێکی دەسەڵات باناوی نەدەم وتی باوکمیان بان کردووە کە موچەخۆریانە وتویانە تۆ دەبێت بە هەموو شێوازێک دەنگ بە ئێمە بدەیت لەبەرەوەی موچەکە لە ئێمە وەردەگری لە کاتێکدا موچەی حکوومەتە بەڵام ترساندویانە وتوشیانە ئێمە دەزانین کوڕەکان و خێزانت دەنگ بە ئێمە نادەن بۆیە تۆ دەبێت شتێک بکەیت کە دەسەڵاتی کوتوتی من دەسەڵاتی کوڕەکانم نیە وتویانە دەبێت شتێک بکەیت نێڵی خێزانت بچێ بۆ دەنگدان قەدە ئەوە وتی نێڵی خێزانت بچێ بۆ دەنگدان لەبەرەوەی دەنگ بە ئێمە نادا با دەنگ نەدا ئەمە بۆ خۆی ترسێکە ئەمە ترسلێنیشتنێکە ئەوان لە ئیش لەسەر ئەوە دەکەن هەتا لە ڕێتاکان دەیانێ خەڵک نەچێتە سەر سندوقی دەنگدا لەبەرەوەی ئەوان دەزانن کە 1970 و 1970 خەڵک دەنگ بدە ئەوان نابن بە زۆرینە ئەوان بەو ڕێژە کەمینە دەبن بە زۆرینە کە خەڵک دەنگ ئەو ڕێژە کەمینەی کە دەنگ دەدا و ئەوەی کە دەنگ نادا ئەمە لە مەسلحەتی ئەوان بەو کەمینەیە دەبن بە زۆرینە بۆیە داواکارم لە هەموو تاکێک لە هەر کەسێک کە مافی دەنگدانی ئەمە مافێکی مستحقی خۆتە بڕۆ ممارەسەی بکە بڕۆ دەنگ بدە اینجا دەنگ بدە بە کەسێک کە دەزانی لە خزمەت و لە مەساڵحی میلەت ئیش دەکات لە خەمخۆری میلەتە نەک بچی دەنگەکەشە 2000 بفۆتێنی چونکە دەنگ فۆتانیش هەر هەمان ڕێژکێ چونکە کورسی پەرلەمان لەسەر دەنگی دروست حساب دەکرێت نەک لەسەر کۆی دەنگ دراو بە تەلەف و بەوەی تریانەوە زۆر باشە کاک بیلال کاک سەلمان دێمەوە لای بەڕێستان ئەوەی کە بەدی دەکرێت لەم بانگەشەی هەڵبژاردنە کاندیدەکان وە لە ئاستی حزبیش زۆر باس لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ناکرێت و زۆر بەرچاوڕوونی نادرێت بەدەنگ دەرکە ئێمە بۆ نمونەلایەنێکی سیاسی کە ببێ بە زۆرینە چی لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەکەین ئێمە دەزانین کە لە نۆکابینەی ڕابردوودا ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان نەتواندراوە سوودی لێ ببیندرێت لە کابینی داهاتووشدا یاخود لە پەرلەمان دەتوانێت وا لە کابینی داهاتوو بکات کە سوود لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان وەربگرێت لە کاتێکدا وابزانم ئێمە 32 میلیارد دلار ئێستا قەرزداری ئەمە پرسێکی زۆر گرنگە بەداخۆ من لە کارنامەی لە حیزبەکانیشدا زۆر کەم هەستی پێ دەکەم ئەمە ئێستا بووینە خاوەن هەرێمێکی زۆر قەرزدار خاوەن هەرێمێکی لەشێ قەرزا ئەوە خەرکە ئەم دەسەڵاتە جاری پشتیشکاوە خەڵک دەزانێت خەڵک بەڵام ئاگاداری ئەوە نیە ئەوەندە حکومەتی هەرێمە ئەوەندە قەرزدار ئەو جارەش پێشتریش ئەو قسەم کردووە ئەگەر بێت و خەڵکی هەرێمی کوردستان موچە خۆران فەرمانبەران لایەنگرانی یەکێتی پارتی کوڕە ئاگاتان لێبێەوە موچە خۆرن واللهی پارتی و یەکێتی بێنەوە سەر حکم زۆری نەبن قەیرانی موچە هەر بەردەوام دەبێت موچە نادرێ بۆچی موچیان پێ نادرێ لەبەرچی موچیان پێ نادرێ لەبەرەوە یەک دنیا بار قەرزیان لەسەرە 32 میلیارد اینجا لەوە گەڕێ ئەم 32 اینجا حەقکەوتونە ژێر ڕکێفی دەوڵەتی ئیقلیمیەوە مامەڵەی نەوت و گاز لە هەرێمی کوردستاندا بە هیچ بەدەسەڵاتی پارتی و یەکێتی دانەماوە باوکو لە دەسەڵاتی تورکیادایە بۆچی کێشەی موچە چارەسەر نابێت باشە ئەمە خۆ بە حساب هەرێم و بەختارێک کەوتن ئەی بۆ ئەو مانکەش موچە دواکەوتەوە لەبەر ئەوەی هەتا ئەم دوو حیزبە لە دەسەڵات دابن بابەتی مەلەفی نەوت و گاز بە تەواوەتی تەسلیمی بەغدا ناکرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەڵک ئیدی کاتێتی ڕەجاعەن دەپاڕێنەوە واللهی ئێستاش ئەو دەسەڵاتە پارتی و یەکێتی ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بە قاچاق ئاودی تورکیا و ئێران دەکەن ئێمە چییە ئەوە مافی تۆی خواردوێن مافی مناڵەکە بۆیە هەتا 20 ساڵێکە هەرێمی کوردستان دەبێت هەر قەرزام داتەوە ئەگەر خاوەنی چی بین ئەگەر خاوەنی پارتی و یەکێتی یەک شێواسی یەک شتێ بۆی لە دەست ئەو قەرزانە ڕزگار بین ئەوە ئەم شێوازە هەبووە پێشتر لە ئێراندا کە بە خۆماڵیکردنی داهاتی نیشتیمانی ڕاکەیان ئێمە دەبێ بین ئەگە دەسەڵات گەڕێتەوە لایەنەکانی ئێمە کۆمەڵ لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئێمە دەتوانین بە هەمومانەوە چی بکەین مەلەفی نەوت و گاز بە تاواتی پێداچوونەوەی بۆ بکەین و ئەو گرێ بەستانەی کە بە زۆر لە ژێر هەڕەشەی وڵاتانی ئیقلیمی بە حیزبی دەسەڵات ئیمزا کراون و مۆر کراون و گرێبەستی تا 20 ساڵ بە ڕێژەی قازانجی کۆمپانیاکە لە 120 تێپەڕاندووە ئەوە لەکوێی دنیادا هەیە ئێمە دەبێت لایەنەکانی ئۆپۆسیۆن لە نێو پەرلەمانەوە بابەتی مەلەفی نەوت و گاز
و داهاتی ناوخۆی بە تەواوەتی کەشف بکەین ئەوە یەک. خاڵی دووەم دەبێ ئەو گرێبەستەوانە هەموو هەڵدەوەشێنینەوە بەڕێکەوتن لەگەڵ بەخدا و ئینجا دەبێ بین هەموو ئەو سامان و پارە و داهاتی دزیویانە لە ڕێگەی نەوتەوە باڵەخانەکان کۆشکەکان هەرزە دزراوەکان بە سەدان دۆنم زەویان دزیوە بە سەدان باڵەخانەیان بە پارەی ئەو نەوتە دروست کردووە بە سەدان کۆمپانیان لە ئەوروپا هەیە. اینجا بێ ئێمە دەبێ بین هەموو ئەوانەش کەشف بکەین. بەغدا هاوکاری زانی پێویستمان بە بەغداش نابێ ئەگەر گەل ئیرادەی هەبێ دەبێ گەل دەسەڵات دەبێ بۆ خۆمان دەسەڵات سزا زۆری نەبن. ئێمە وەک دەبێت تاک ئیرادەی بەرز بێ پێم سەیرە لەو کەرنەڤاڵانەی پارتی و یەکێتی یەک دنیا خەڵک کۆ دەبێتەوە کاکە گەنجی خێل لە خۆ نەدی و دەچێت زانکۆ هەزار دیناری تەبعت پێ نییە بڕۆ دەنگ لە دشی دەسەڵات دە قەڵەمەکەت بشکێنە هاواری بەسەدا بە ئاشکرا دەنگ بڕێ ئەوەی بکە یعنی دەبێت جورئەت هەبێ دەبێ کەسێک کە دەوێت بێت خاوەن ماف بێت و ماف گەڕێنێتەوە بە خۆی دەبێ سەرکەشی بکە سەرکەشی پێویستە گەنجان و لاوانمان لەو خەڵژاردنە سەرکەشی بکەن دەسەڵات سزادەین. پێتوانیە گەنجان جۆرێک ناومێت بوون کە سەرکێشیان کردووە بەڕاستی بەڵام لە دوای سەرکێشەکان گەنج نەبوو لە سەراکان لە کوردستان سینگی خوان بەرگری دەسەڵات تقریبا لە دوای عەبدەی شوباتۆ لە دوای خۆپیشاندانەکانی عەبدەی شوباتۆ لە 2000 چەندەوە لەنێ خۆپیشاندانەکان بووین گەنجی زۆر ئازا زۆر بوێرمان هەیە دەتگو سپرینگ لە شێر پێیاندایە ئۆندە ئازا و بە هەڵمەت بوون بەڵام دەسەڵات هات قەیرانەکانی قوڵتر کردەوە خەڵکی زیاتر بێکار کرد ئەو بێکاریە بوو سەری گەنجانی ئەنی خوارد ئەو بێکاریە بوو وای کرد کە گەنجێکی زۆر خاک و نیشتیمان بەجێ بێڵێ ئەو داتا مەترسیدارە لە ماوەی چەند ساڵێکدا 36,860 گەنج هەرێمی کوردستانی بەجێشتەوە بە هەموو ناوچەکان لە ماوە 6 ساڵدا بەڵێ بە دوهۆک و هەولێر و سلێمانی بە زۆریش پشکەکە 36,860 گەنج کە بەشی زۆری پشکی کۆچەکە بەرگەنجانی دەبەری بتوێن پشتە دەکات یعنی ئەم نازانن چ باوکێک چ دایکێک چ پیاویژدانی قوبوڵ دەکات دووبارە دەنگ داتەوە یەکێتی پارتی لە کاتێکدا دەزانی مناڵەکەی 20 ساڵە گەنجەکەی لاوەکەی 15 ساڵە حەقی دەخورێ پارەی دەخورێ داهاتی دەخورێ. زۆر باشە کاک بیلال 36,000 تۆ بڵێ 37,000 گەنج لە ماوەی 6 ساڵدا هەرێمی کوردستانیان جێهێشت و دەرفەتیان بۆ هاتوتە پێش جگە لەوانەیە کە لەو ڕێگەیەدا مردون خی گۆرافیان کە ئەی دەبێت چەند 36,000 کەسی دیکە پارەی ئەوەی نەبوو بە یاخوتوانەی ئەوەی نەبوو بێکە وڵات جێبێڵێت لەم دۆخەدا ئەم واقعا ئەم دۆخە کە خوێندنەوەی بۆ دەکرێت ئەومان تێناگەینێ کە بە فعلی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێزارن لە دەسەڵات بەڵام هیچ ڕێگە چارەیەکیان نییە. بەداخەوە کاکارزان ینی گرفتی گەورە ئەوەیە دەسەڵات هەمیشە ئیشی لەسەر ئەوە کردووە کە گەنج بێزار بکە لەبەرەوەی گەنج داینەمۆی گۆڕانکاریە گەنج لە گەنجیدا دەتوانێت هەموو پرۆسەیەک هەموو شتێک گۆڕانکاری بەسەر ژیانی خۆی دابێنێ گۆڕانکاری بەسەر ژیانی وڵاتێک دابێنێ تۆ دیقەتدا لە دەبەری بیتوێن و پژەر کە مەستا سلمان دەڵێ پشکی شێری بەردەکەوێت تەنها لە ماوەی 5 ساڵدا 11,000 گەنجم سنووری بەجێشت تەنها لە دەڤەری بیتوێن و پشدەردا تەنها لە ماوەی 5 ساڵدا کەواتە ئەمە دەسەڵات بە بەرنامە ئیشی لەسەر کردووە بۆیە من داواکارم لە گەنجەکان نەڕۆن وڵات بەجێ بێڵن بەڵکو دەبێت ئێوە بمێننەوە کە ئەم دەسەڵاتە بگۆڕدرێ ئێمە لە 2011 من بیرم دێ پۆلی 5 ئامادەی بوومە لە حەفتەی شوباتەوە ئێستاش ئەو کات کە حەفتەی شوبات دروست بە قوتابخانەمان بەجێهێش مامۆستا دەرگاکانی داخست ئێمە بەسەر دیوارەکاندا ڕۆیشتی ئێمە بەسەر دیوارەکاندا ڕۆیشتن بەوەی کە دەنگمان هەڵبڕی دژی ئەم دژی ئەم جۆرە لە حکومڕانیە بەم شێوازە خراپ ئیدارەدانە بەم شێوازە بە تاڵان بردنە بەم شێوازە دروستکردنی چینایەتی لە نێوان کۆمەڵگادا ئاخر دیقەت دە چینێکیان لە طبقەی ئاسمانە چینێکیان لە ئەرزە چینێکیان لەسەر شارژەکان دەگری و دەپارڕێتەوە بەوەی کە عملیاتی پارەی نەخۆشێکی پێنیە عملیاتێکی پێنیە چینێکیشیان بە پارەکانی دەچێتە لە باڕ و لە قومارخانەکان و نازانم لە وڵاتان شایی بم پارێ دەکە خەڵکێکی لە دەرەوە لە پارێ سوودمەند بوونە بۆیە گەنج چارەسەر ئەوە نییە کاتێک گەنج وڵات بەجێ بێڵێ چارەسەرەوەی ئەم گەنجە بمێنێتەوە پێداگری بکە ئەم هەموو قوربانیەماندا ئەم هەموو خوێنەماندا ئەم هەموو گەنجە ڕۆی لەبەر ئەوەی گەنج 2000 دەسەڵات ئیشی زۆر لەسەر کرد بەڵام با بشزانن خەڵک بزانن تا ئێستاش بەو شێوازە جددیە نەهاتن پشتیوانی ئۆپۆزیسیۆن بکەن بڵێن ئێمە تا دڵۆپە لەگەڵتانین
پشتی ئۆپۆزیسیۆنی حەقیقیان بەشێکیان بەریاندا بەداخەوە بەڵام ئێستاژ الحەمدوللا دەبینین چینی گەنج چینی هۆشیارە چینێکە ڕووی لە دەسەڵات نییە یعنی دژی دەسەڵاتە قسەکردنی دژی دەسەڵاتە سەیری فەیسبوکەکانیان بکە خۆ ئەوان بڕۆ سەیری کۆمنتەکانی بکە کاتێک شتێک پۆست دەکەن نەوەڵا کاکارزان یەک نمونە دەمێ دیقەتدا بانگەشەکانیان بزانن لە بانگەشەکانیان چیان پێ دەڵێن ئەوەمان کردووە فڵانمان کردو لە بەرەوەی نیانە هاتوو چی بکەن حکوومەت دەسەڵات لەبەری ئۆپۆزیسیۆن دادی وەک ئۆپۆزیسیۆن بانگەشە دەکا دەڵێ دەسەڵات دەڕخێن ئاخر چی دەڕوخێنی خۆت ئەم دەسەڵاتت بنیاد ناوە خۆت پایەی دووەمی ئەم دەسەڵاتی خۆت پایەی هەموو فەسادیەکی دووەمی لەم وڵاتەدا کێ دەستیمانی گرتبوو خزمەت بکەن کێ دەستی کردووە زۆنێکی گەورە بە داهاتێکی زەبەلاعەوە لەبەردەستت دابێ ئەم داهاتە بۆ کوێ دەچێت کاکارزان تۆ دەزانی بەس لە هەموو سیارێک کە داخڵی کوردستان دەبێت هەموو سیارێک ئەمە سیارەی بچوو کە 4 پستنە 36 وەڕقەی دەچێتە سەرێ بە گومرگون ڕقمەوە کولی سیارێک ئەتۆمە کولی سیارێک دەیبزانە ڕۆژان چەند سیارە دێتە وڵاتیەوە ئەی ئەو سیارانەی بە قاچاق دێن چەند زانی ڕۆژان ئەو سیارانی کە بە قاچاق دێن 2000 ڕقم ناگرێن سیارە هەیە یەک دەفتەریان داوە من خۆم لە ناو ئیشەکەدام دەزانم ئاگادارم ئەمانە قسەی بێبەڵگەنین کە فڕیان بدەم کاکە داهاتێکی خەیاڵی هەیە لە وڵاتە لە بری ئەوەی بێ لە ئەوە لە ڕێزم هەیە لە گەوجاندنی خەڵک سەرفی بکەیت کە چونکە ئەوان ئیش لەسەر گەوجاندنی خەڵک دەکەن گەوجاندنی تاک دەکەن بێ ئەمە پارێ بخاتە خزمەتی گەنجانەوە بە جۆرێکی تر دەبێ وڵات بەڕاستی دەست خۆش قسەکان هەمووی ڕاستن هەمووی دروستن ئەم واقعە وە خۆی دەخێنی بەرچاو قسەکانت هەڵقڵاوی ناخی گەنجانن جۆرێک لە تۆڕەیشت پێوە دیارە بەڵام پێت وانییە لەم سیڕاعە لەم ململانەیە لە نێوان دەسەڵات وە لە نێوان گەنج کە داینەمۆی گۆڕانکاری و دەیوێت گۆڕانکاری بکە تاڵەن گەنج هیچ کاتێک نی و تۆ دەسەڵات بڕوخێنم ئەگەر بێت و خۆی چاکسازی لە ناو خۆیدا بکات بەڵام کەنەی کە زۆر جار بانگەشەکان گەیشتونەتە ئاسی ڕوخاندن پێت وانیە لەم سیڕاعەدا ئێستا جۆرێک لە بەزین لە تەڕەفی بەرامبەر کە گەنجە ئەوەی کە دەیهوێت گۆڕانکاری بکات تێیدا بەدی دەکرێت بەڕاکردن بۆ دەرەوە بە بایکۆتکردنی دەنگدان بە جۆرێک لەم مەیوسی و ناومێت بوونی کە بە گەنجەوە دیارە کاکەرزان من بەداخەوە دەمهەوێت ئەو قسەیە بدرکێنم کە بەڕاستی نیەتیشم نەبوو بەڵام دەبێ بیڵێم یعنی دەسەڵات سەرکەوتوو بوو لەوەی گەنج بێزار بکە ئێستا دەرفەت ناچاری بکە بە کۆچ ناچاری بکە بە دەنگ نەدان دەسەڵات تا ئێستا سەرکەوتوو بووە لەم بوارەدا بەڵام ئێستا دەرفەتێک هاتۆتە پێش دەرفەتێکە بەوەی کە کۆمیسیۆن لە ژەردەستی خۆیان دانیە دەرفەتێک بەوەی کە لە دادگای زەختیان لەسرە دەرفەتێک لەوەی کە بەڕاستی حتا ئیقلیم لەوانە بێزار بووە کە ئەمانە ئەوەندە فەسادی ئیداریان کردووە کە پشتیان بگری ئێستا دەرفەتێک هاتۆتە پێش من ڕووم لە گەنجەکانە ڕووم لە دایک و باوکانە ڕووم لە ڕیشسپی و لە پیا و ماقۆن و لە زانایانی ئاینیە کە ئەم خەڵکە هام بدەن بچێتە سەر سندوقی دەنگدان دژی ئەمانە دەنگ بدە چونکە بە دەنگدانی ئەوان ژیانی خەڵک دەگۆڕێت کاکە لانی کەم کە تۆ دەنگ بدەیت ئەم ناتوانێت سنگ دەرپەڕێنێ بڵێ خەڵک منی دەوێت خەڵک منی دەوێت ئەو وا دەڵێ کاکە تۆ بچۆ دەنگ بدە دژی ئەو با ئەو نەتوانێت ئەم قسەیە بکات چونکە دڵنیابە ئەگەر لە ڕووی حتا لە ڕووی ئیقلیمەوە ئەگەر خەڵک ئەمانە ببنە کەمینە بڕواتان هەبێ ئیقلیمیش دەست لەمانە بەردەدا چونکە لە دڵنیان بەقەدەر هاوڵاتیانی ناوخۆ لیان بێزارن لەبەرەوەی ئەمانە ئەوەندە خراپیان کردو ئەمەندە فەسادی ئیداریان کردو ئەوەندە خراپیان وڵات ئیدارە داوە یعنی سەریان سوور دەمێنێ زۆر باشە کاک بیلال دێمە لای بەڕێستامە و سەلمان ئێمە لە ناو بانگەشەی هەڵبژاردنین و لە کۆتا ڕۆژەکانی بانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانداین عادەتەن لە وڵاتان و لە هەرێمی کوردستان لە کاتی بانگەشەکاندا دەسەڵات دەست بە پرۆژەکان دەکاتەوە بۆی کە جۆرێک لە چاوەشەکاریشی تێدا بێت بەڵام ئێستا بە پێی و زانیاری و بە دوواداچوونانەی کە من هەمە لە ئێستادا لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقین لە قەڵازیەوە تاوەکو منتیقەی مەخمور سیر دەکەی زۆربەی پرۆژەکان وەستاون یعنی دەسەڵات لەم کاتی بانگەشەدا پرۆژەکانی وەستاندووە ئەی دوای هەڵبژاردن کە ئیشی بە خەڵک نامێنێ دەبێت چی بکە پرسەکە ئەوەیە پرۆژەکان ئێستا بۆچی لە هەرێمی کوردستان وەستاون و هیچ داتا و ئامارێکەیە کە ڕێژەیان چەندە دەست خۆش بێ یعنی گەورە یەکێک لەو شتانێک کە بۆ تەهۆی دروستکردنی قەیرانی کەمی هەلیکار بابەتی وەستانی پرۆژەکانە لە تەواوی هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە دەبەری سلێمانی پێم وایە ئەم حکوومەتە سەرڕای ئەوەی کە خراپە و زومێکی زۆری لەگەڵ دەرحەق بە هاوڵاتیان کردووە زۆرێکی لە نەنەوچەگەری دروست کراوە بۆ ڕانیە لەگەڵ زاخۆ بەراورد کە لە ڕانیە کەمترین پرۆژە جێبەجێ کراوە بەڵام لە زاخۆ دەیان پرۆژە جێبەجێ کراوە
هەیە توکە حکوومەتێکی دادوەربی بۆ ئەو پارە بۆی خرجکرا بەڵام بۆ ڕانی خرجەکە ئەمە ڕەنگە ئەم سیراحان جا ئەمە تەماشای ڕەنگە ئۆباڵی زاخۆ بە من ئۆباڵی دەڤری ڕاپەڕین تەماشای جگەلەوە لە ئەم ململانەیە بۆتەوەی کە زەرەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دووبارەکی دروستکە بۆ زانیاری حکوومەتی هەرێمی کوردستاندا فەشەلی هێناوە لە جێبەجێکردن و تەواوکردنی پرۆژەکان لە هەرێمی کوردستان بەڵێ بەس بەنمونە لە دەڤەری بتوێن و پشتەر 100 پرۆژە ڕاوەستاوە پرۆژەمان هەیە 14 ساڵە وەستاوە نەخۆشخانەی 290 قەلەوەریەکە لە 14 ساڵە وەستاوە پردێک 300 مەتر نابێت لە قەڵازێ پردەکە 14 ساڵە پردەکە باڵواسایمە وەڵی ئەو پردە قوسی بچووکم بڵێ لە پۆلی شەشی ئامادەیی بووین کە بەردی بناغی نەخۆشخانەی 400 وت ئەو کاتەوتیان 400 خەرەوێڵەیە دوایی بوو بە 290 خەرەوێڵی دانرا دڵمان زۆر خۆش بوو بەشێکی پزیشکیمان تاوا کرد سەرکی پزیشکی دڵمان خۆش بووتمان ئێمە تەواو ئیتر بەڕێی خۆمان لە ئاو دەرهێناوە هەر تەواویکەین لێوێدا دەمەزرین بەڵام قەدەری خوا سیر دەکەی لەمەی تۆ بیرم کەوتەوە 14 ساڵە تەماشایەکەوە توخە ئێستا بڵاو بووین هەرێکەشێکی ترمان وای لێ دێم ناڵەکەشت گەورە دەبێت تێشتاوە تاوان ئەم نەخۆشخانەی هەر بەنمونە کۆمپانیایەکی وەریگرت 16 تەواو کرا هێدی حکوومەتی چپارێکی بۆ خەرج نەکرد بەجێ هێشتوێ بۆتە کاولو وێرانە ئەنجا پرۆژەی تر پرۆژەی ڕێگاوبان یعنی یەک ڕێگام بۆ بێنە لە دەڤەری بۆ منە لە سلێمانی لە بەشێکی لە ناو هەولێر نا لە دەرەوەی هەولێر و شوێن ناخ بۆ منە کۆیە بۆ هەولێر ڕانیە بۆ هەولێر ئەوە بۆی هەر نەڵێن سنووری یەکێتی لە لای پارتیشەوە یەک ڕێگان بۆ بێنە ئەو ڕێگایە بە تاواتی پرۆژەکە تاوا کرابێ نییە یەک ڕێگانی نەخێت یان ئەوە تا ڕێگاکە قیر کراوە ئینارەی بۆ تاوا نەکراوە یانەوە تا ڕێگاکە یەک سایدی تاوا کراوە سایدێکی بەجێ هەڵراوە یانەوە تا ڕێگا یعنی ڕێگای ڕانیە بۆ دوکان کە بە ڕێگای مەرگ ناسراوە دووەم هۆکاری مردنیشە دووەم هۆکاری مردن لە دوای نەخۆشی دڵ کە بە ڕووداوی هاتچۆ لە نێوان ڕانیە بێ ئێستا ئێمە کە هاتین زیاتر لە 200 تاسەمان داوە یعنی بۆ خۆی دوێنێ گەورەترین کە نەڤاتان کردووە لە ڕانیە ئەی بەکوێ داهاتن بەس بە خۆیان بە کۆپتەر و بە ئەوەی دادێن دیارە ڕێگاکان نبینن باش گەورە بەڵێ کەرنەڤاڵێکی زۆر وەڵاهی ئەمن لە چێی بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێمەکە بم لە دوای هەڵبژاردن شەرم و ئارەقەدام دەگرێ ئەگە بە ساڵێکی هەموو پرۆژەکان تەواو نەکەم بەڵام پێشیان تەواو ناکرێت دەفەرم باشە ئەو ڕێگایە پێیدا دەڕۆی خۆل لە تاسە دەدەی وێرانە هەر لەسەر ڕێ خۆیان محمەد شەکری چۆندە نازانم شەکرەکە چۆ ئێران چۆ کوێچی لات پارەیەکی زۆری بۆ خەرج کرا نزیک 200 دۆنم زەوی بۆ تەرخان کرا وتیانەوە محمەد شەکرێکە تەواو دەبێت و گەنجێکی زۆر دادەمەسێ بەس فەرشەکەی بۆ ڕاخرا قوتێلەکەی کراوەتەوە فەعافیز ئەوە یعنی وێرانە وێرە وەڵڵای پێم سەیە وەڵڵای دەبوایە خەڵکی هەرێمی کوردستان هەمووی هەستا بایە کوتیان تاو بەسەیدی ڕای دەماڵن ئەمە پێمە یعنی ئەو هەڵبژارنە دوایمین هەڵبژارنە بەدیدی زۆر باش بەدیدی من دوایمین هەڵبژارنە خەڵکی دی دەبێت توانیە خەڵک زۆرێک لە عاتیفی ئەگەر تۆزێ بە کورتی وەڵام دەیت چکە کاتی باشم پێدای لێرەدا خەڵک زۆر عاتیفیە لەو کاتەدا کە تووشی هەڵچوون دەبێت هەڵەکانی دەسەڵات دەبینێت ینی بە زۆر کەب دەکرێتەوە بۆی کە دۆ هێرێمی کوردستان تێک نەچێت لە حاڵەتێکدا کە بە شێوازێکی سیلمی زۆر بە شێوازێکی ئاشتی دەرفەتێک دێتە پێشەوە کەچی لی دەخەوێت هیچ ئەمە ناهۆشیاری خەڵک نییە ئەمە دەری ناخاکە ئەم خەڵکە هەر ئەم دەسەڵاتی کارزان خەڵک دەسەڵاتی قوبوڵ نییە بە هیچ شێوێ خەڵک ناڕازیە لە دەسەڵات بەڵام زۆرکردن زۆرداری پارە ئەوش پارەی دەزراوی خەڵکە کەوای لێ کردو ئەو خەڵکە بە ناچاری وا لێ بکەنەوە و تاکیشمان هۆشیار نییە بەڕاستی و قسەیە تاکی هۆشیار و بە ئیرادە نابێ ڕێگەبدا 33 ساڵ یەک جۆری حکومڕانی هەبێ 33 ساڵ یەک جۆری حکومڕانی هەبێ لە یەک دنیا یەک شوێن یەک وڵاتی ئەو مۆدە لە حکومڕانیە نەماوە ئیدی ئەو قۆناغە بەسیەتی هاوار دەکەین دەپاڕینەوە لە گەنجان و لاوان و خەڵک ویشدانتان هەبێ وەڵڵاهی ڕۆژی قیامەت
کابرا هەیە 20 ساڵش ئەگەر نوێشی کرد بێ بەڵام بەو 30 ساڵە هەر دەنگداتەوە دەسەڵات والله ڕۆژی لە دنیاشدا لێرەش ئێقینەگرن ڕۆژی قیامەت ئێقەی دەگرن دەڵێن باشە لە 100 شوێنی لە قورئاندا باسی تاقوت و ڕوبەڕووی بوونەوەی زۆرداری کراوە بۆ لەو 33 ساڵە ڕانەپەڕین دەنگتان بەرز نەکردەوە دەسەڵاتتان دانەتەپان بۆچی هیچ هەڵوێستان نەبوو ئێقەمان دەگرن بۆی هاوار دەکەین ئەمە کاتێتی دوا قۆناغە داوا لە گەنجان و لاوان و خەڵک دایکانی جەرگ سوتاو و فەرمانبەران و شەخۆران دەکەین ئیدی کاتی هەڵوێستە و پێویستە زۆر باشە کاک بیلال دێمەوە لای بەڕێستان ئێوە کاندیدن لەسەر لیستی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەوەی لە دەفەرەکەی خۆتان خەڵک بەتان ناسێ بەڵام ڕەنگە خەڵک بڵێ ئەمە دەنگمان بەدەسەڵات نەدا ویستمان سزای بدەین بەڵام ئەم بەڕێزانە شوێن هاتوون ئێستا بۆ نمونە بانگەشەی ئەوە دەکەن کە ئێمە دادگەر دەبین هەلی کار یاخود ئەوەی کە دەسەڵات نەیکردووەکو گەنج توانایەکمان هەیە و بە یاسا بۆتان ڕێک دەخەین هەڵوێستی ئێوە لە ڕابردوودا لە ناو خەڵک بوون لەکوێ بوون ئێستا کە کاندیدن دەردەکەون پێشتر ئێوە لەکوێ بوون هەڵوێستان چی بووە؟ هەموڵەوەسا کارزانێمە پێشتریش لە ناو خەڵک بووین مێژومان شاهدیەوەیە ئێمە لە 2011ەوە لە دروستبوونی حەفدەی شوباتەوە کە مەمە و تەمەنەمان هەیە و کە ئەو تەمەنەی کە تەمەنی 14 ساڵیمان بووە لە پێشتر مەسئولین چکوان نەبوون لەبەرەوەی کە نەبووین لەو ڕۆژەی فامان کردووە لە ناو خەڵکی خۆماندا بووین دش بە هەموو ستەمێک بووین دش بە هەموو ناعەدالەتێکی ئەم دەسەڵاتە بووین دەنگیشمان بەرز بووە و دەنگیشمان دلێر بووە و ئەمڕۆ نەهاتوین و ساڵێک پێشەوەش نەهاتوین بەڵڵاهی بۆ هەڵبژاردن دەیکەین جەمەوە ساکارزان ئەوەی کە ئێمە بناسێ لە ڕابردوو سەرای خۆپیشاندانەکان مایکی خۆپیشاندانەکان لە پێشی خۆپیشاندانەکانەوە بووین چەند جار بووە بەخوا تووشی لێپیچینەوە بووین هەڕەشەی سزادانمان لێکراوە هەڕەشەیدرمان کراوە ماوەساکارزان ئەگەر دەریش نەچین هەر بەشدار دەبن لەسەر ماوەساکارزان ئێمە بە ئەم پەیامە بۆ هەموو خەڵک ڕوون بێ ئامانجی ئێمە لە خۆ کاندیدکردنمان نە ئەوەیە دەوڵەمەند بین نە ئەوەیە لە فەقیری نەجاتمان بێت چونکە بەڕاستی ئەلحەمدوللا ئێمە لەو جۆرەنین ئێمە لە پێناو خوای گەورە بۆ میلەتێکی مسلمان لە پێناو گەلێکی مسلمان هاتوینە ئەم مەیدانە لەبەرەوەی ئەمڕۆ پەرلەمان پێتان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ پەرلەمان بۆتە بارەگایەکی ئەمر و نەهی مسلمانان لەوێوە ڕێگری لە خراپە دەکرێت لەوێوە ئەمر بە چاکە دەکرێت بۆیە دەبێت تۆ لە منبعی قەرار بی ئێمە کاتێک دەچینە پەرلەمان بۆ ئەوە دەچینە پەرلەمان لەوێ بڕیار دەدرێت لەوێ ئەم بڕیارە سەقەتانە دەدرێت کە بەسەر میلەتێکی مسلماندا جێبەجێ بکرێت لەوێ ئەم بڕیارانە دەدرێت کە شتێک دژە بە ڕەوشتی ئەم کۆمەلگایە دژە بە بنەمای کۆمەلگایە دژە بە ئەخلاقی ئەم میلەتە لەوێ بڕیار دەدرێت بێتە یاسا ئەم یاسایی دەریش دەچێت دەبێت سبەی من و تۆ لە بەردەم حاکم لەبەری ڕاوەستی ئێمە بۆیە دەچینەوە بۆیە ڕێگری لە یاسا خراپەکان بکەین وە کۆمەڵی یاسای باش دەربکەین لە مەسلحەتی ئەم خەڵکەدا بێ لەسەر حکوومەت ڕقاب و چاودێر بین جێبەجێ بکە بۆی خزمەتی میلەت بکات چونکە ئێمە لە ناو گەلێکی مسلمانی لە پێناو میلەتێکی مسلماندا من لە زۆر مەزگەی دانیشتوم لە زۆر لەگەڵ زۆر خەڵک قسەم کردووە هەمیشە کە کاندیدە بەڕێزەکانیان بینیوە یاخود خیتابی ئۆپۆزیسیۆن بەتایبەت لایەنە ئیسلامیەکانیان بینیوە توانە وەڵڵاهی قسەکانیان جوانن دڵسۆزن بەڵام فەقیرانە کەمینەن هیچیان پێ ناکرێت ئەمە دەبێ بە بیان و بۆ ئەوە ساکارزان ئێمە کەمینێن وانە بەڵام یەک پەرلەمانتارمان هەیە لە عێراق بزانە بەقەدەر چەند پەرلەمانتار دیارە ئێمە کەمینە بووین بە 5 کورسی بۆ بەقەدەر 20 کورسی خەڵکیشمان نەکردو ئێمە کەمینەین بەڵام بەستەنها لە بەخشین لە ماوە 1 ساڵ لە زیاتر لە 1000 میلیارد دینار بەخشراوە بەم خەڵکە بە خزمەتی ئەم کۆمەلگایە بە بێباوکان بە هەژاران بەوەی کە خانومان بۆ دروست کردوونە ئێمە کەمینەین ئێمە لە حیکمە 18000 قوتابیمان هەیە ئێمە بۆ کەمینەین ماوەس کەمینەن ئەوانن کە ئەو خەڵکەیە کە ناچێتە دەنگدان کە ئەم جۆرە قسەیە بکە ئەوان بە کەمینەیەکی کەم بووە بە کەمینە ئەم 170 خەڵکی ناڕازیە ئەگەر ئەو بچێتە دەنگدان من زۆری نەم ئەجارێکی نەی 5 کورسی من با خەڵک نەڵێ کورسیە کەمە با خەڵک نەڵێ دەنگێک کەمە ئێمە بە 5 کورسی بە 1 کورسی بێ بە 7 کورسی بێ گۆڕانکاری زۆر گەورەمان کردو بووینە بربەستێکی زۆر باش ڕامان گرتوونە لەوەی کە بتوانن دەستورێک دەربکەن پێچەوانەی ئیسلام و شریعەتی بەرنامەکەی خوای گەورە بێ ئێمە لە زۆر پرۆژە ڕامان قورسە لە پەرلەمان ئەمە زانی بۆچی دروشمی
ڕایان دەگرین دەستمان داوەتێ خی گەورە لە ڕۆژی قیامەتە و کەسانە ڕادەگرێت وەقیفوهم ئینەهم مەسئولون هەر ئەوانە ڕابگرنەوەن لە دنیا دەسەڵاتدار بوون بیلال. ئێمە دەمانەوێت ئەم پەیامی خوا جێبەجێ بکەین بە هەمویان بڵێن کە شتێک خراپە کە شتێک دژە بە دینی ئەم میلەتە کە شتێک لە مەسڵاتی خۆڵ بڵێن ڕایان بگرین وەک ئەلحەمدوللا سەرکەوتوش ئەو بووین. وەقیفوهم تەنها بۆ ئەوانی یاخود بۆ ئەوانش کە شیعاری جوانیان هەبوو دوایی لە پەرلەمان ئەرکی خۆیان مهامی خۆیان جێبەجێ نەکردووە. ئەم ئاتە تا کۆتایی لەبیرتان دەمێنێت ئێمە لەبەر ئەوەی لە خەڵکی ئیسلامیش خەڵک هەبووە دوای گلەی لێی هەبووە ئێوە دواتر بەردەوام دەبن لەسەر ئەم هەڵوێستی ئێستا کە حەماسەت و تند و تۆڵن مامۆستا کارزان ئێمە لەبەر ئەوەی بناغی ژینمان وحیە قورئانە قسەکانمان نییەکە مامۆستا وە لەسەریشی سوورین لەبەرەوەی ئێمە کەسێک نین بێمەبدە بین کەسێک نین لە وعدەکانی خۆمان نەپێچینەوە با ئەوان بە ئێمە بڵێن کام وعدمان جێبەجێ نەکردووە بۆچی پەرلەمانتاری ئێمە نەبوو ئیستیقالی لێ وەرگرایەوە لە تاکە پەرلەمانتار نەبوو بۆچی پەرلەمانتارەکانی ئێمە نەبوو نەکاتێک کە شتێک دژ بوو بە بنەمای ئەم میلەتە دژ بوو بە دەسەڵات ئەم میلەتە پەرلەمانتاری ئێمە نەبوون ئەی پەرلەمانتارەکانی ئێمە نەبوون کە ئیستیقالەی پرۆژەی کە دەست لە کارکێشانەوەی حکوومەتیان تەقدیم کرد پەرلەمانتارانی ئێمە ئەگەر کەمیش بوو بن لە پەرلەمان دەسەڵات و کاریگەریان زۆر بووە بۆ نابینن لە دروشمی لە وتنەوەی هێزەکانی لایەنی کە سەرکردەکانی لایەنی تر بە دروشمی ئێمە چەند ناڕەحەت بوون لەبەرەوەی ئێمە دەزانن ئێمە ئەگەر کەمیش بین بە کورسی لەبەرەوەی ئێمە لە ناو خەڵک زۆرینەی پێمان وایە بەڕاستی و پێشمان وایە خەڵک دڵی بەلای ئێمەشدایە ئەگەر بەڵام لەبەرەوەی ئەوان ترس بەکاردێنن سامان بەکاردێنن نازانم هەموو ئەو وەسایلانەی ناشەرعیە بە هەڵبژاردن بەکاردێن بۆی کەوان دەنگ بێن ئەگەر دەرفەتم ما بێت هاوکارانم دواتر دەگەڕێم وڵات ئەگەر نەشبوو بۆ کۆتاقسە هەر دەگەڕێم وڵای تۆ مامۆستا سەلمان لەوەی ئەمە کۆتا پرسیاری من بێ بۆ تۆ دوا دەرفەت بێت ئێوە لە دەستگاکانی ڕاگانن باسی دزی دەسەڵاتان کردووە بەپێی زانێرەکانی من هەندێک مەترسی لەسەر بەڕێزیشتان دروست بووە کە سکاڵات لەسەر تۆماکەن تۆ ئەم قسانە کە لە میدیاکان دەیکەی قسەیەکە بۆ جوڵاندنی عاتیفەی خەڵکە بۆی کە دەنگت پێ بدەن یاخود ناترسی دوای هەڵبژاردن یان ئومێدت بەوەیە کە بچیتە پەرلەمان و حەسانەت وەربگری نەتوانن بەڵگەیەکت پێ من تقریبا سەدان بەڵکەم کۆ کردوتەوە و ئیشی یەکەم جاریشم نییە ئەو جۆرە قسەکردانە بۆ زانیام 16 جار ڕوبەڕی مەحکەمە کراوم لەلایەن پارتی و یەکێتیەوە و 8 جار خراومە زیندانەوە و بەدەیان ملیۆن دینار سزا دراوم لە زیندان بووینە زۆر ئاسایی پاشەکشە ناکەین ئێستا لەسەر ئەو بابەتی مەسەلەی پارتێک کە کتومە دزیان کردو ئێستاش دەڵێن پارتی و یەکێتی دزیەکی زۆر گەورەیان کردووە دەبێت دزیش ئەوەی دزە دەبێت سزا بدرێت جا ئەگەر خەڵک سزایان نادا خی گەورە کاتی دێ سزایان دەدا خی گەورە ئەی بابە دزی نەکراوە 52 موچەت خواردووە دی دزی نییە باشە من بێم پارەی ماڵەکەی تۆ ببەم دزی نییە ئەو 52 موچە بەس لە دەفەری بتوێن و پشتەر وەرە بەداتا بێت بۆ دەسەلمێنم زیاتر لە 400 دۆنم زەوی دزراوە داگیریان کردوەوە دزین جامە لە هەولێر دەوری ڕێگای 150 هەموو دزراوە هەموو دراوەتە کۆمپانیا زەبەلاعەکان و مەسعود بەرپرسەکان ئەوەدا خۆ شتێک نییە داتایە ڕۆژی 400,000 بەرمینەوە چی لێ دێت ئەی نابزەرێ ئەی باشە ئەو مانگەی کە موچە و دومانکە کە موچە دوا دەکەوێت بۆ موچە دوا دەکەوێت بۆ هاوڵاتیان ناپرسن بۆ هۆشیان نابن بۆ بە جواب نان یعنی دەبێت بە جواب بین داهاتی دەخلی ناوخۆ داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان زەڕیبە و بۆ نمونە داهاتی ئەو داهاتەی دەخلەکە بەعام هەموو بەگشتی بۆ ئەو دومانگەی تەسلیمیان نەکردو بە دارایی گشتی لەبەرچی بە بانگەشیان سەرف کردووە هەموو بە بانگەشیان داوە بەڵێ نەپارتی نەیەکێتی دەخلیان تەسلیم نەکردووە ئەو کتوێتی لە کۆبوونەوەش لەسەرەوە لێکتۆڕەبوونە لە کۆبوونەوە انجومەنی وەسیلە ئەو کتوێتی من دەخلەکەی تەسلیم ناکەم دەخلی ناخۆ ئەی کتوێتی هەمیش تەسلیمی ناکەم ئەی چی لێ دەکەنەوە دەخلە ئەی هاوڵاتیان یانێمە کوردستان ئەو دەخلیان چی لێ کردووە ئەی نەتزەراوە چیە پارەی من و تۆ دزراوە ئێمە خوێنمان داوە من باوکم لە ئەبوو خرێب لە سێدارە دراوە لە دشی ڕژەین بە ئەسوەستاوەتەوە
دوای هەڵبژارنیش دەزانم دڵنیا مەلەفیان بۆ حاضر کردومە دەمدەنە دادگا ئەگەر 50 مەلەفی کەش دروستکەن ئەگەر چەند ساڵش لە زینداندا بم هەر بەردەوام لەسەرەوە حتا زوڵم لە هەر کوێک بێ ڕوبەڕووی زوڵم دەبنەوە چکەوە مەبدە زۆر باشە ماوەستا سەلمان کۆچەری کاندیدی ژمارە 11 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری سوپاس کاک بیلال کۆتا دەرفەت و یەک خولەک سوپاس دەکەم ئەگەر شتێکت مابێ وەڵام من دەستخۆشیم هەیە لە ئێوە و داواکارم بەڕاستی لە دەنگدەران و داواکارم لە هەموو ئەو کەسانی کە مافی دەنگدانیان هەیە بچن بەرەن سندوقەکانی دەنگدان و لەوێ دەنگی خۆیان بدەن ئازایانە بوێرانە بە تایبەتی پێشمەرگەکان هێزە تایبەتەکان نەترسن هیچ ترسێک نەتان ترسێنێ هیچ بەرژەوەندیەک نەتان کڕێ ئێوە موچەکانتان لە بەغدایە و ئەم دەسەڵاتە و هیچ دەسەڵاتێک ناتوانێت موچەکەتان ببڕێ بە ئازادانە بە بوێرانە ئێوە هێزێکی نیشتیمانین و هێزێکن کە پارێزەری سەر و ماڵی ئەم میلەتەن نەک هێزێکی حیزبی و حیزب واتان لێ نەکا لە بەرژەوەندی خۆتان بەکاربێنن و بیسەلمێنن کە بە فعلی موچەکانتان حەڵاڵە لەبەر ئەوەی بەبێ جیاوازی پارێزەری ئەخلاق و سەری ئەمما میلەتە دەپارێزن نەوەک حیزب بپارێزن. بەڕێز بیلال زەنگەڵ کاندیدی ژمارە 24 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری هەروەها بەڕێز سەلمان کۆچەری کاندیدی ژمارە 11 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری سوپاس بۆم دەرفەتەی کە ئێوە میوانی ئێمە بوون بەخێر بێن. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی 147 تا بەیگەیشتنەوە لە ئەڵقەی داهاتوو ئەگەر خواتەمەندات بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ دەستان خۆش بێ بەخێر بێنەوە سپاس.